والله من أمان لا بس عايز أجيبه يلا بحر بيت إيه بتيرة أشياء ثانية بقول ما هي كده يعني ساعتك ما agradar. Também chega esta. يعرف باش سپاس دور احترامی ام دیبیتا راستی اوی که پیوندی با اتصالاتی دادوری هیا و پاراستنی یا كألف خويتي پاراستنی مافی مرۆڤ بەگشتی دادگا ئەو جێگەیەیە کە ئەو ئەرکەی پێسپێراوە ماف و ئازادیەکان بپارێزێت ئەمە وەک بابەتێکی بنچینەیی من ڕەنگە دەچمە سەر ئەوەی کە کێشەیەکی لێرە و لەوێ لە بینی ڕۆژنامەنووس و لە بینی داواکاری گشتی یا لە بینی حکوومەت و لە بینی ڕۆژنامەنووس ئێستا بە تەحدیدی لەسەر کێشەیەکی دیاریکرا و قسە بکەین بەڵام لە ڕووی فەلسەفیەوە ئەمە گرنگە ئێمە ئازادی ڕادەربڕین ئەو چەترەیە کە زۆر لە مافەکانی تر لەژێر ئەوە ئەبێ ببن یعنی سقراط ئازادی ڕادەربڕینی خستووەتە پێش مافی ژیانەوە و لە ڕاستیشە ئەو قانونانەی کە برایان باسییان کرد من پێم وایە ئەو قانونانە زۆر بچووکترن لە ئازادی ڕادەربڕین یا باز لە ئازادی ڕادەربڕین بکەن یا چارەسەری کێشەی ئازادی ڕادەربڕین بکەن نە قانونی عملی سەحەفی نە قانونی سەندیکا نە قانونی مەطبوعات ئەوانە هەمووی ڕەنگە هەندێشتی تەنزیمی بن بەتایبەتیش کە قانونی عملی سەحەفی ئەبێ پەیوەندی هەبێ بە کاری چۆنێتی ڕێکخستنی لایەنە پیشەریەکانی ڕۆژنامەنووس نەک دیاریکردنی هەندێک لایەنی تر کە لە دەستورەکانە دیاریکراوە ئازادی ڕادەربڕین هێزی زۆر گەورەتری لە پشتەوەیە لە قانونێکی محەلی خۆمان هێزی جاری جیهانی لە پشتەوەیە هێزی عەهدە دەوڵیەکانی لە پشتەوەیە هێزی ئیتیفاقیە نێودەوڵەتیەکانی لە پشتەوەیە هێزی دەستوری لە پشتەوەیە بۆیە دەستوری عێراق ئەگەر سیر بکەیت لە هەموو دەستورەکانیانەوە ئێمە کە ئێستا لە عێراق دەژین لە هەموویە باس لەواکە کە بەتایبەتی ئەمەی ئەخیر لە مادەی 37 و 38 و 40 ئەڵێ حڕیەتی یا ئازادی ڕادەربڕین پارێزراوە بە دەستور ڕادەربڕین جا لێرە مشکلەی تر دەست پێکات مشکلەی قانون مشکلەی دەوڵەت مشکلەی سوڵتا ئەو نەزەریاتانەی کە ئەمانە تەفسیرەکە ئێمە مجموعەیە مترادف هەیە بێ مصطلحاتی لە نزیکیەک مەسەلەن قانون دادوەری دادگا ئەمانە پێکەوەن و قانون و سیاسەتیش لێک جا ناکرێتەوە مشکلە لە دانەری قانونە لە سەرەتایە چونکە دادگا قانون جێبەجێەکە دادوەر قانون جێبەجێەکە بەس کام قانون ئەبێ بزانین ئەو دەسەڵاتەی کە قانوندا لێ کێیە ئایا دەسەڵاتێکی شەرعیە یان نا ئەمە مشکلەیەکە و فکرەی تەمەڕوت لەسەر قانون ئەم فکرەیەش فکرەیەکی ترەکە چۆن کەی بۆچی و کەی تەمەڕوت لە قانون ئەکرێت ئایا قانونەکە
عبرت بچیە لە قانونە لە شەرعیەتی قانونە چکە عبرت لە هەموو حاڵەتەکانە بەوازری قانونە قانون وقضاء وصحافة والرأي همو يمانا كاري إنسان كواتا إنسان شون پرورتكي قاضي ككيشيكي قانونية شيء تبردست أو معنية بويك كيشكا يقلاكا توا بشيوي قانون للايك بلام أليرا قرفتك دس بيكا يقانوي قانون چه قاضيك مانويت كقانون ليك كاتو آية تطبيقي آلي وقانون جبجي كردني آلياني قانون عدالة جبجي كات شكا هدفي يا أمانجي قانون أبي عدالة بي لكاتي كان كيشا لبيني سلطيكي مستبد سلطيكي زوردار كدروس دەبێت ئەگەر بچینەوە بۆ نەزەریاتی سوڵتە کان چۆن دروست بوون بەشێک لە نەزەریاتی ئەو نەزەریاتانەی کە تەفسیری سوڵتاکان نەزەریاتی ئیستیبدادیە بەشێکی تریشیان تیورە دیموکراسیەکان نەزەریای ئیستیبدادیەکان ئەگەر بچینەوە بۆ بنەڕات بەشێکی دینیە بەشەکەی تریشی دیکتاتۆری و قووەتە ئایا ئێمە دەسەڵاتی ئێمە لەسەر دەچێتە کام چارچێوە یا ئەچێتە چارچێوەی دیموکراتیەوە یان نا ئەمە بابەتێکی گرنگە کە ئێمە چۆن جایکەینەوە دەسەڵاتەکە کە دەسەڵاتی تەشریعیە دەسەڵاتی تەشریعی ئێمە کامیانە لەش کام خانایە چۆن دروست بووە دەسەڵاتەکەمان ئەم کێشەی کە لە بینی فەرد لەگەڵ بینی دەسەڵات کە دروست دەبێت ئەم کێشەیە بێکیەک لای کاتەوە دادگایەک لای کاتەوە دادگا ئەو جێتە بێلایەنەیە ئەلێرە ئەگەر ئێمە بتوانین دادگایەکی بێلایەن و سەربەخۆ و کەفوو و منصف چکە هەمووی بەیەکەوە ڕابردکراون تەنها بێلایەنی نییە و تەنها سەربەخۆیی نییە ئەبێ منصفیش بێت ئەبێ عادل بێت ئێستا لە ئیعلانی عالەمی جارەکانی یعنی جاری جیهانی مافی مرۆڤ یەک لە مادە سەرەکیەکانی ئەوەیە هەموو کەس حەقی هەیە بچێت بۆ دادگا کێشەکەی لە دادگایەکی کە باسی دادگای کردووە تەعریفی دادگای کردووە کام دادگایەکی سەربەخۆی بێلایەن ئینجاڵێ چۆنی یەکلاکاتەوە بە شێوەیەکی منصف و عەلەمی یعنی هەر دادگا شەک نییە مەتوانین دادگا دروستکەین بەڵام دادگا و مەرجانەی کە لە دادگا هەیە ئەمە گرنگە ئێستا لە وەزعی کە برادران باسییان کرد ئایا مەسەڵەن قانونی عەمەلی سەحەفی قانونێکی جێبەجێ ناکرێت دادگاکان یان نا بە بۆچوونی من ئەو بنەمایانەی کە ئازادیە پارێزێت هەر پێویست نەبوو لە ناو قانونی عەمەلی سەحەفیە باس بکرێت چونکە ئەو زۆر یعنی زۆر بنەمای گەورەترت هەیە لەوەی کە تۆ لە قانونێکی بچووکی مەحەلیە باس بکرێت ئەمێنێتەوە سەر ئەو سزایانەی کە ئێستا دەیەت ڕاستە قانونی عقوباتمان هەیە قانونی کاری ڕۆژنامەگەریمان هەیە قانونەکانی تریش کە باسەکە لە هەمووشیان باسی سزای کردووە لێرە ئەگەڕێمەوە جارێکی تر بۆ ئەوەی دادگاکانی ئێمە کام دادگان ئەو دادگایە کەف و مستەقیلە بێلایەنە توانە و شارەزاییە کە بتوانێت ئەمە یەکلاکاتەوە یان نا ئایا قازیەکە بەس تەطبیقی قانونەکات وەکو خۆی ئالیەت یان بوعدە ئینسانیە ئەخلاقیە اجتیماعیە اقتصادیەکەشی لێدەداتەوە ئەگەر بوعدە ئینسانیەکەی قانون نەگەیتە بوعدە ئینسانیەکەی قانون تۆ ناتوانێت قەرارێکی عادیلانە دەرکەیت لێرە ئیشی دادگا بە تەنها تەطبیقی قانون نییە بەڵکو گەیشتنە بە عەدالەت چۆن نەگەیتە عەدالەت ئەوە لایەنێکی مهمە تەطبیقی فەنی قانون لەناو دادگا ئەکرێت ئەگەر
قانون نتوان دادگا نبێت قانون قیمەتی نییە ئەگەر قانونیش نەبێت دادگا قیمەتی نییە هەموویان بەیەکەوە بەسراون و لایەنەکەش لایەنی سیاسیش بابەتێکی زۆر گرنگە چونکە دەسەڵات دروست دەکات بۆیە ئێمە هیوادارین کە مەسەلەی ڕادەربڕین مەسەلەی ئازادی ڕادەربڕین ببێتە مەبدە و ببێتە عەقیدە لە گیان و لە ڕۆح و لە بیرکردنەوەی و لە ڕۆشنبیری هەموو دادوەرێکە کە تێبگات لە ئیشەکەی خۆی کە تەنها ئەو ئالت نییە بۆ جێبەجێکردنی یا بۆ تەطبیقکردنی قانون ئەمە لەلایەکی تر کە لەمە مهمترە ئایا ئەو قانونە بەرکارانەی کە ئێستا بەرکارن پێویستیان بە پێداچوونەوە هەیە یان نا لەلایەکی تر مەسەلەی دەسەڵاتی سیاسی ئایا بە شێوەیەکی ئیستیبدادی ئەیەوێت بەردەوام بێ بە هەر نرخێک یان نا هەموو دادگاش و هەموو قانونەکانیش دەبێ بەرگری لە ڕادەربڕینی ئازادی کە لە خزمەتی گشتیایە کە لە خزمەتی کۆمەڵ و لە خزمەتی فەردیشایە و ئەم سیراعەکە دروستە بێت ئەوەیە کە دەسەڵات لەلایەک بەرژەوەندیەکانێکەوێتە مەترسیەوە بەڵام کام بەرژەوەندی بێگومان دەسەڵاتێکی شەرعی لەوە ناترسێت کە ڕادەربڕین ئازادانە بەرامبەر باسی کێشەکان بکات کە لەناو دەسەڵاتایە کێشە سەرەکیەکان لە بینی سەحافە و لە بینی حکوومەتە لە بینی ئەجیزەکانی حکوومەتایە ئەجیزەکانی حکوومەت تەعەسسوفی ئیدارە ئێمە چەند محکەمەیەکمان هەیە بۆ ئەوەی کە ڕەقابەی هەبێت لەسەر شەرعیەت دادگا کاڵی زەمانەیە بۆ ئەوەی مافەکانی تیا بگەڕێتەوە جایە سراعەکە لە بینی تاک و حکوومەتایە یا لە بینی خۆیانایە ئەمە ئێمە محکەمەی ئیداریمان هەیە لە کاتێکا کە ئیدارە تەعەسسوف بکات خراپ دەسەڵاتەکانی بەکارهێنێت بەرامبەر مۆزەفین بەرامبەر هاوڵاتی ئەمە بەشێکێکی قانونی ئیداریمان هەیە و محکەمەی ئیداریمان هەیە دوایی ئێمە لە هەموو ئەم حاڵەتانە مافەکانی مرۆڤ ئینتیهاکاتی مافی مرۆڤ بەپێی ئەو ستانداردەی کە هەیە و بەپێی دەستور دەبێت ئێمە ڕقابەیەکیشمان هەبێت لەسەر ئەوە کە ئەویش محکەمەی اتحادیە محکەمەی اتحادی باڵا ئەویش ڕقابەیە لەسەر مەسئلەی دەستوریەتی قانون یان چۆن بەکاردێت هەموو ئەم ڕقابانەی کە هەیە ڕقابەی شعبیش کە ڕقابەی قەزائیە ڕقابەی سەحافەیە و ڕقابەی قەزاییش بۆ خۆی دوونەوە ڕقابەی هەیە لە هەموو ئەم حاڵەتانەیە دەبێت چۆن مافەکان کە لە ناو دەستورە هەیە بپارێزیت و ڕۆژنامەگەریش و ئازادی ڕۆژنامەگەریش هەمووی لە خزمەتی ئەم مافانە ئەسوڕێتەوە کە لە ناو دەستورەکانە جێگیر کراوە ئینتیهاکردنی دەستور لە لایەن دەسەڵاتەوەیە تەبعاً ئەوە ئەم کێشەیە بۆیە ئێستا ئاوازە قەبێتەوە چونکە دەستور شکاندن دەستور هەر دەسەڵاتێ شکێنێت خۆشی دایانێت و خۆشی شکێنێت بۆیە ڕێی عام لە زۆر وڵات واکەن حتا ئازادی ڕێی عام و ڕێی گشتی بخرێتە ناو دەستورەوە چونکە لە ڕاستیە ئەو چەکەیە ڕێی عام و ئازادی ڕادەربڕین کە ئەگەر لە حاڵەتێکا چەکەکانی تر هەڵبژاردن سیستمی دیموکراسی نەیتوانی ئەم کێشەیە حەلکات نەیتوانی دەسەڵات بگەڕێنێتەوە بۆ حاڵەتە طەبیعیەکەی خۆی کە دەوڵەتی قانون و دیموکراسیەتی حکومە ئەو کاتە ڕای گشتی و ڕای دەربڕین بێتە دەنگ و ئەو ئەبێتە حتا بە سوڵتا هەڵەیە بێتۆ لاچی ئەمێ تاو بوو یەک دەقە ماوە باشە ئێمە کۆمەڵێک محاکممان هەیە وەکو عەرزم کردن ئەم محاکمانە ئێستا چه ئیداریە چه محکەمەی عولیایە چه محکەمەی تەمیزە و چه محکەمەکانی عادیەکانە
تطبيقات محاكم تطبيقات قوانين لنا محاكم كان آية وبخويتي يا تفسيري قاضي بقانون كالنقطة جرينجكيا وبخويتي ولا شوري خويتي ولا فلسفي قانون ولا فلسفي داناني أو تشريعات آية تيجيشتون إيما كقرارة كان ما عادل بيت أو كشيء كدبير بيري يبكريتوا دبير صلاة كيدا قولي سربخو وبيلاين وكبتشيوي منصب وعلني أو بابا تمان بويد لا كاتوا كمان بخوم يستا بمانا كملبوني أو صلاته كوالد أمش. برزان أما تبوان